سڵاوتان لێ بێت و ئەم کاتتان باش. بڕیار دراوە لە شاری هەولێر کە غازی ماڵان بکرێت بە کۆبوون. دەنگۆیەک هەیە لە سنووری دارەی سربەخۆی سۆران ئەم بڕیارەش جێبەجێ بکرێت. سنووری دارەی سربەخۆی سۆران ناوچەی شاخاوین. ئەم ساڵ تەنیا یەک بەرمیل نەوتی سپی بەسەر خەڵک دابەش کراوە. ئایا هیچ ئامادەکاریە کراوە بۆ دابەشکردنی بەرمیلی دووەم؟ ڕاستەوخۆ بەڕێوەبەری نەوت و کانزاکانی دارەی سربەخۆی سۆران ئەمیر سەلیم شانەدەری میوانی منە. کاکە میر سلااوت لێبێت و ئەم کاتەتە باش. باسی ئەم لەوکە لە هەولێر بڕیاریەوە دراوە کە غازی ماڵان بکرێت بە کۆبوون. ئایا ئیدارەی سۆران دەگرێتەوە یاخود؟ سپاس بۆیەوە ئەو بڕیارێکە لە هەولێر درراوە پەیوەندی بە بەڕێبەراتی ناوتەکانزەکانی هەولێرەوە هەیە تاواکو شتێکی تاواکو ئێستا شتێکی ڕسمی لە وەزارەتەوە نەهاتووە بۆ تەواوی بەڕێبەراتیەکان کە بەو شێوازە غازدا بەش بکرێت. ئێمە لە ئیداری سربەخۆی سۆران بە خۆشحاڵیەوە تاواکو ئێستا شتێک نەبووە بە ناوی کۆبوون لەو 2 ساڵێکە بەڕێبەراتی کرایتەوە. غازی پاڵپشکراوی حکوومەت بۆ هەموو ماڵێک چووە بۆ هەموو کەسێک چووە. ینی خوا نەخواستە ئەگەر جاربار کێشەش دروست ببی کێشەیەکی کەم بووە ڕێژەیەکی کەم و چەند کۆڵانێکی کەم بوو ئەویش چارەسەرمان کردووە. ئێستا کە ئێمە لە وەرزی زستان داین و بۆ خۆ گەرمکردنەوە بەشێکەن لەوانەیە پشت بە غاز ببەستن تاوەکو ئێستا ئێمە لە بەڕێوەراتی ناوتکانزاکان هیچ پلانێکمان نییە غاز بکەین بە کۆبوون. ئەو غازێکە هەیە لە لای ئێمە بەسەر هاوڵاتیانمان دابەش دەکەین ئەوجا هەرچەند پێویستی پێ هەیە دەتوانین ئیسیفادە لێ بکات تەبعاً بە نرخی پاڵپشکراو کە 8500 دینارە بۆ یەک بتڵ غاز. بۆیە هەر بەڕێبەراتێک سیاسەتی ئیشکردنی خۆی هەیە ئێمە لە سۆران بەرنامەمان نییە بکەین بە کۆبوون و خوا نەخواست ئەگەر لە حاڵەتێک قەیرانێک شتێک دروست ببوو ناچار بین پەنا بۆ کۆبوون ببین یاخود هەر بابەتێکی تر ئەو کات بڕیار لەسەر دەدەین لە کاتی ئێستادا کە کێشە نییە هەروەک خۆی دەچیتن و بە کۆبوون نابێت. کاکەمیر ئێستا غازی ماڵان ڕۆژان لە ڕێگای بریکارەکانەوە دابەشەکرێ چۆنە شێواز دابشکردنەکەی چۆنە خەڵک تا چەند سکالا پەیوەندی بێەوەکەیە؟ بەڵێ ئێمە تەواوی کۆڵان و کوچەکان و گەڕەکەەکانی ئیدارەی سربەخۆی سۆران بە هەر 6 قەزاکان و گوندەکانیشەوە بگرە ئۆتۆمبیلی غاز پێویستە بچتە پێش دەرکەی هەموو ماڵێک ئەگەر خوا نەخواستە لە شوێنێک کلەیەک هەبێ لە شوفێرەکە باەمە ئاگادار بکەنەوە ئیجرعاتی لەگەڵ دەکرێت بە شەرتێک ڕێگا هەبی بچتە پێش دەرگە. ئێمە ئەگەر نمونە ئیداری سربەخۆی سۆران قەزای ناوەندی سۆران وەربگرین 39 ئۆتۆمبیلمانەوە کە دابەشکراوە بەسەر تاوی گەڕەکەکان بە پێی ڕۆژانە کە غازی خۆی بار دەکات دەچی بۆ ئەو گەڕەکانی کە دابش دەکەم بۆ نمونەمە ئۆتۆمبیلمان هەیە 140 قیلنە غاز بار دەکەم ماڵەکە لەوانەیە و گەڕەکە 2000 خێزان بێت لەوانەیە کۆڵان هەبێ حەفرۆژ دەڕۆژ جارێکی سڕی نەگاتەوە بێتەوە بەڵام بە شێوەیەکی گشتی کێشەی غاز ناڵێن 100 کۆنتترۆلە نییە بەڵام نزبەیەکی زۆر کەمە و لە حاڵەتی هەبوونی کێشەش بێگومان تەلەفۆن زۆر بۆ ئێمە دێن بۆ ژمارەی دائیرە کە ڕامانگەیاندووە لە هەرجێک کێشە هەبیتە پەیوەندیمان پێوە بکەن 750 پەیوەندی نەهاتووە ئیدیش بەتەمانین بکەین بە کۆبوون ئەو غازێک کە هەیە تاوەکو ئیدارەدانی خۆمان دەدەین لەسەر هاوڵاتیانمان دابش دەکەین. زۆر باش. پرسیاری دووەم ئەوەیە ئیدارەی سۆران ناوچەی شاخاویە بەرمیلێک نەوت ئەم ساڵ دابش کراوە چه ئامادەکاری کراوە بۆ دابشکردنی بەرمیلێک شترینەوەت یاخود 3 بەرمیل ئەمە بەڵێ سەبارەت بە نەوت و تەواوی سلەمانیەکانی تر ئێمە لە بەڕێبەراتیەکەمان ئیشی ئێمە دابشکردنە بتوان بە شێوازێکی باش بگەینە دەست هاوڵاتیانمان. ئێستا ئەو غازێک کە هەیە لەوانەیە لە قەزایەکی تر لە ئیدارەیەکی تر لە پارێزگایەکی تر وەکو سۆران نەبی باشتریان خراپتر ئەوە ئیدارەدانی وێ سەرپەرشتیشەکەی خۆی دەکەم. بەڵام ئێمە غازی پاڵپشکرا و سعری حکومی کەم جار هەیە باوەڕ ناکەم زۆربەی جار هەموو هاوڵاتیان بە سعری خۆ بە سعری حکومیان کڕیوە ینی مقارنە لەگەڵ شارێکی تر لەوانێ ئەو حاڵەتە نەبێتن. ئێمە لە شارەکانی دیکە دەبینین هاوڵاتی تاوەکو ڕۆژێک بۆ دیتە پێش دەرکە بە 1500 دینار دەبی 2 جار لە دەرەوە بە 1214 بکرێت بە خۆشحالیەوە ئەوە غاز تا حدێکی باش کۆنتترۆلمان کردیە بە هاوکاری لەگەڵ لیژنەکانی قای مقامیەتیش نابیەوە لەبیر بکەین. سەبارەت بە نەفت کە بەرمیلێک دابش دەکرێت یاخود 2 3 هەر ژمارەیەک هەیە ئێمە دابشکردنی بڕیاری دابشکردن لە لای ئێمە نادرێت کە بڕیار لە سەروی ئێمە درا وەزارەت بڕیاریدا بە دابشکردن بێگومان ئەو کات بڕیاردەدا کە نەفتیشی دابین کرد بێت.
ئێستا دەنگۆیەک هەیە دەنگۆ نیە ڕەزامەندی تەواوی وەزارەتی نەفتی عێراقە کە 50 میلیۆن لتر بداتە هەرێمی کوردستان ئێمە لە هەرێمی کوردستان پێویستیمان بە زیاتر لە 206 میلیۆن لتر هەیە 50 میلیۆن دەکاتە نزیکەی 180 پێداویستی هەرێمی کوردستان بە هەر چوار پارێزگەکانەوە لەگە ئیدارە سەربەخۆکان هەتاوەکو ئێستا ڕوو نییە ڕێژەی ئێمە لەو 50 میلیۆنە چەندە بەڵام هیچ گومانی تێدا نییە زۆرترین داواکاریمان و پێشتریش نووسراومان چەند جارێک پێشکەشی وەزارەت سەروی خۆمان کردووە کە ناوچە ئێمە ساردە پێویستە بە پێی ساردی سنوورەکان دابنێن بۆ دابشکردنی سوتەمەنی نەوەک بە پێی گەورەی سنوور ژمارەی دانیشتوان بێ وەڵامیان ئەوەیە تاوەکو ئێستا بڕیاری نهایی نەدراوە وەزارەتمان تاوەکو ئێستا و بڕیارەی نهایی نییە بەڵام ئەو نەفتێکە لە عێراق دێ تحویلی پارێزگار و ئیدارە سەربەخۆکان دەدات ئەوان سەرپەرشتی لێ بکەن نرخی جیاوازە ئەرزانترە بەڵام تاوەکو ئێستا دیار نییە چکە کاتی خۆی ئەو نەفتەی کە پێشتر دابشکراوە لە زۆر شوێن هێشتا بەردەوامە لە دابشکردن تەواو نەبووە لە سنووری ئێمە بە خۆشحاڵیەوە تەواو بووە هاوڵاتی گلەی لە نرخ هەبوو کە نرخەکە بەرزە بەڵام پلانی حکوومەت ئەوە بوو کە ئەو نەوتە بێتە بازار بۆ ئەوەی گرانبوونی نەوت ڕابگرێت بتوانانی کۆنتترۆل بکە ئەگەر نە حکوومەتیش دەیزانانی بەڵام توانای هەر ئەوەندە هەبوو پشگیری نرخ بکات کە بە 100 دینارێک دابشکرا ئەو نەفتی لە عێراقی بێگومان سعری ئەرزانترە چونکە حکوومەتی عێراق و مەسفای عێراقی پاڵپشتیان کردووە نە حکوومەتی هەرێم نییە کە پاڵپشتی نرخی کرده بێت نفتێکی حکوومەت لە ڕێبەری کارەکانی خۆراک ئەرژانترە بەڵام نرخی تاوەکو ئێستا بڕیاری نیهایی لەسەر نەدراوە هەر بڕیارێک بدرێ بێگومان ئێمە ئامادەین و دەست بە دابشکردن دەکەن چکە سنووری ئێمە ساردەوە هاوڵاتیانی ئێمە بێگومان پێویستیان بە نەفتە بەخۆ گەرمکردنەوە سپاس بۆ ێوەش